سیویەکی ئایاری هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی واسێنان لە جگەرە و دەرهاویشتەکانی دەستنیشان کراوە. بەپێی ئامارێک ڕێژەی کەسانی جگەرەکێش لە عێراق و کوردستان لە ساڵی 2015دا لە سەدا 23.4 لە کاتێکدا لە ساڵی 2006 ئامارەکە تەنها لە سەدا 13 بووە. ئەو کەسانەی توێژەری دەرونین پێیان وایە واسێنان لە جگەرە ئیرادەی کەسەکەی پێویستە و زۆر جاریش تا مەترسیەکی تەندروستی ڕوبەڕوویان نەبێتەوە دەست لە کێشانی جگەرە هەڵناگرن. کاتێک کە ئینسان مەترسی دەکەوێتە سەر ئەمن و ئاسایشی ئەو کاتە دەستبەرداری دەبێت. بۆیە زۆربەی زۆری ئەو کەسانێک کە جگەرە ئەکێشن کاتێک کە دکتۆر پێیان ئەڵێ ژیانی تۆ لە مەترسیدا ئەو کاتە ئیرادەیەک دروست دەبێت و پاڵنەرێک دروست دەبێت بۆی کە ئەو ڕەفتارە بۆ کەس بکە یان لاوازی بکە یان نەیهێڵێ یان بۆ نمونە تەرکی بکە. بەڵام کاتێکیش جاری واشەیە ئینسان ئیرادەی ئەوەندە لاوازە ناتوانێت کە دەستبەرداری ئەو ڕەفتارە بێ و ئەو خۆی کە ساڵەهای ساڵە چۆتە ناو خوێن و ناو لەشیەوە. لە سەرتاسەری جیهان ڕۆژانە 80 بۆ 100 هزار کەس دەست بە جگەرەکێشان دەکەن کە نیوەی ئەو ڕێژەیە لە کیشوەری ئاسیایە. بەڵام ئاماری واسێنان لە جگەرە لەبەردەستدانیە. ژمارەی جگەرەکێش لە جیهاندا بە 1 ملیارد و 300 هزار کەس مەزەندەکراوە کە لەو ڕێژەیە 1 ملیاریان لە ڕەگەزی نێر و 300 ملیۆنیشان لە ڕەگەزی مەینەن. بەپێی پێشبینیەکان تا ساڵی 2025ش بۆ 1 ملیار و 7 ملیۆن بەرز دەبێتەوە. پسپۆڕانی تەندروستی کەسانی جگەرەکێش بە نەخۆش دەزان و دەڵێن لە وڵاتە پێشکەوتووەکان کلینیکی تایبەتیان هەیە و لەلایەن ڕاوێژکارانی تەندروستیەوە چاودێری دەکرێن. بەڵام تا ئێستا لە کوردستان و عێراق کلینیکی لەم جۆرە بوونی نییە. هەموو دکتۆرێک ئەبێ هەر نەخۆشیە بینێ ئەبێ پێی بڵێ ئایا جگەرە کێشەیانە واگەر جگەرە کێشا بێ پێی بڵێ واز بێنە نەسیحەتی بکە بۆ واز بێنێ واگەر وتی ناتوانە ببێ مساعدەیکەی یارمەتی بێ بۆ واز بێنێ. وەیەکی لەوانەی واسێنان ئەوەیە کە مادەی نیکۆتین هەیە بە شێوەی حەب هەیە بە شێوەی بنێشتەیە بە شێوەی بەخاخ هەیە بۆ ئەوە چکە ئاڵۆدەبوون بە جگەرە کێشان مادەی نیکۆتینە. بەڵام زەرەرەکانی لە مادەکانی کەیە کە 4000 مادەی تایە هەمووی زیان بەخشە و شێرپەنجە دروستەکە. جگەرە تا ئێستا بە دووەم هۆکاری مردن دادراوە لە جیهاندا. لە هەردوو جگەرەکێشێک یەکێکیان بەهۆی جگەرەکێشانەوە گیان لەدەست دەدات. واتە ڕۆژانە 15,000 کەس و ساڵانە نزیکەی 6 ملیۆن کەس دەبنە قوربانی هەڵمژینی دووکەڵ و نیکۆتین. پێشبینیش کراوە تا ساڵی 2020 10 ملیۆن کەس بەهۆی جگەرەوە گیان لەدەست بدات. بەڵام لەگەڵ ئەوەی جگەرە بە دووەم هۆکاری مردن ناسراوە و بە چەکێکی کوشندە ناو دەبرێت. بەڵام کۆمپانیەکان و گەورە بازرگانەکان لەسەر دروستکردنی جگەرە بە گەرمی بەردەوامن و دووکەڵ و نیکۆتین بە خەڵکی دەفرۆشن. ڕامی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.